لە ساڵی ڕابردوودا ئاماری گیان لەدەستدان بەهۆی جگەرەکێشان و خواردنەوە کەحولیەکانەوە لە ئاماری مردن بە پەتای کۆرۆنا کە ڕێکاری توندی بۆ دەگیرێتە بەر زیاتر بووە. بە پێی ئاماری ڕێکخراوی تەندروستی جیهانی لە ساڵی 2021دا ئاماری ئەوانی بەهۆی بەکارهێنان یاخود کاریگەری جگەرە و خواردنەوەی کەحولیەکان مردوون زیاترە لەوانەی دوای توشبوون بە پەتای کۆرۆنا گیانیان لەدەستداوە. لە کاتێکدا بڵاوبوونەوەی کۆرۆنا بازاڕ و جموجوڵ و بازرگانی لە جیهاندا وەستاند و زیانی ملیاران دۆلاری لە ئابووری وڵاتاندا و نرخی نەوتی بۆ نزمترین ئاست دابەزاند. بە پێی ئامارەکە ساڵی ڕابردوو نزیکەی 5 ملیۆن کەس بەهۆی خواردنەوەی مادە کەحولیەکان و جگەرەکێشانەوە گیانیان لەدەستداوە. لە کاتێکدا لە هەمان ساڵدا نزیکەی 3 ملیۆن و 500 هزار کەس لە توشبوانی پەتای کۆرۆنا گیانیان لەدەستداوە. بە پێی ئامارەکە کە ڕێکخراوی تەندروستی جیهانی بڵاوی کردووەتەوە، ئاماری مردن لە ئەنجامی بەکارهێنان یاخود کاریگەری ناڕاستەوخۆی جگەرە و خواردنەوە کەحولیەکان نزیکەی 1,500,000 هزار کەس زیاترە لەوانی بە کۆرۆنا گیانیان لەدەستداوە. جیا لە ساڵی ڕابردوو ئامارەکەی ڕێکخراوی تەندروستی جیهانی تیشکی خستووەتە سەر ئاماری مردن بە جگەرەکێشان لە سەدەی 21 بەگشتی کە بە پێی زانیاریەکان تەنیا جگەرەکێشان لەو سەدەیەدا بووەتە هۆی مردنی زیاتر لە 100 ملیۆن کەس. ساڵانەش بە شێوەیەکی گشتی نزیکەی 8 ملیۆن کەس بەهۆی جگەرەکێشان یاخود کاریگەری ژەهر و دووکەڵی جگەرەوە گیان لەدەست دەدەن. ئەم ئامارانە لە کاتێکدایە تەواوی وڵاتان ڕێکاری زۆر توندی وەک کەرەنتینە و وەرگرتنی ڤاکسین و بەستنی ناچاری ماسک و لە دەستکردنی دەستکێش و مانەوەی ناچاری لە ماڵەوەیان وەک خۆپارێزی لە پەتای کۆرۆنا پیادە کردووە و تا هەنووکەژە و ڕێکارانە لە سەرانسەری جیهان بۆ ڕێگری لە بڵاوبوونەوەی پەتای کۆرۆنا پیادە دەکرێت. وێڕای ئەوەی ئامارەکانی مردن بەهۆی خواردنەوەی مادە کەحولیەکان و جگەرەکێشانەوە زیاترن لە مردن با کۆرۆنا کەچی لە هیچ وڵاتێکی دنیا نەک ڕێکار دژی خواردنەوەی مادە کەحولیەکان ناگیرێتە بەر، بەڵکو تەنانەت سنووریشی بۆ دانەنراوە و بە ئازادی بازرگانی پێوە دەکرێت و ڕیکلامی بۆ دەکرێت و داهاتێکی زۆری لێوە دەست دەخرێت. خواردنەوە کەحولیەکان لە تەواوی جیهاندا ڕێگەپێدراون بۆ بەکارهێنان و خواردنەوەیان جگە لە چەند وڵاتێک کە زۆرینەی خەڵکەکەی موسڵمان و خواردنەوە و بەکارهێنانی مادەی کحولی قەدەغەیە وەک بەنگلادیش و سعودیە و کوێت و ئێران و پاکستان و سوودان.